يعني بمعنایەکی تر بیرکردنەوە عیلاجێکی دەرونی نییە وە کاتێک لەناو سایکۆلۆجی وەک عیلاجێکی دەرونی بەکاردێنرێت ئیشی خۆی ناکات نە تۆ فعلەن دەگەیت بەوەی کە ڕاستەقینەیە نە لەژێر حکمی ئەوەش کە ساختەیە دەرباز دەبێت وێستا کۆمەڵێت ئەین هەیە تەڵقینی سایکۆلۆژی بە ناوی گەشە پێدانی مرۆیی و بە ناوی نازانم چی کە هەوڵدا اعتقاد لای خۆت دروستکە تۆ کەسێکی سەرکەوتویت با دایما اعتقادەکانت ئیجابی بن یعنی تۆ بڵێ من کەسێکی سەرکەوتوم مەگەر سەرکەوتوش نەبی بڵێ هەر سەرکەوتوم ینی ئەمە اعتقادە لای خۆت دروستکە ئیتر هەر ئەم درۆیە بکە دەبێت بەڕاست تەواو سەرکەوتوو دەبیت ئەمە تەمان پێچەوانەی ئەمامینەیە ئەمە بیرکردنەوە و ئەمە جۆرەکە لە دروستکردنی ئاعتقادی دژ یا پێت دەڵێت تۆ وا مەبینە دایمە فاشری ئەمەی کە وا دەزانی فاشری بەهۆی ئەمەوە کە وا دەزانی فاشلیت بەهۆی ئەمە کە وا دەزانی ئەویت نەک لەبەر ئەوەی هەر خۆت فاشلی ینی بۆیە فاشلی نا لەبەرەوەی وا دەزانی تۆ فەشەلت دێناوە فاشلی بۆیە فاشل بوویت ئەگەر وا دزانی فاشل نیت سەرکەوتویت ئازایت پاڵەوانیت ئەمانەیت ئەم هەستە سایکۆلۆجیەتدا دروست بوو ئیتر تۆ پاڵەوانی فلانی ئەمە ئەو پەڕی خەڵەتانە کە بە ناوی چوزانم ژیانت چاک بکە ببە بە پاڵەوان ببە بە ئەمە ئەو پەڕی خەڵەتانی خۆیە وەفعلەن ئەمە کۆمەلگایەک دروست دەکات هەموو شتێک تایە ساختەیە هەموو شتێک بە وازانینە وای زانی و دۆخێکی سایکۆلۆژی بەخۆی داوە کە پاڵەوانە بەس وانە ئەمە کۆمەلگا فێریەوە دەکا هەمووی یەکتر بخەڵەتێنێ لەناو ئەم ینی ڕەوایەتی دەدا بەو هێزە خەڵەتێنەرە لە هەمومانە هەیە وەک هێزێکی حاکم لەسەر کۆمەلگا حکم کات ئەمەشیان ناوناوە بیرکردنەوە تەئەمل فلان ینی ئەو ناوانەی کە هەن بۆ بیرکردنەوە ئەو شتانەی کە ئینە نەمانەیان هەموو وەرگرتووە لە کاندویانە بەمانەوە بۆ ئەوەی تۆ ڕەوایەتی بدەن بەوەی کە دەیکەن و ئەوە بشارنەوە کە ئەمە کارێکی ساختەکاریە ئەمە کە دەکرێت ئەمە فەرقی نییە لەگەڵ گۆڕینی کاڵایەکە و لەگەڵ ئەو ڕکلامانەی کە کاڵایەکە لێ دەکەن بە شتێک و ئێمە لە ئێستای خۆمانە لە ئەو هێزە خەڵەتێنەرە لە ئاستە کۆییەکەیە لەو پەڕی دەسەڵاتی خۆیەتی و کار دەکات ئەوەندە بەهێزە کە وای لێ هاتووە مرۆڤەکان ئەوەی ڕاستەقینەیە بە شتێکی خراپی بزانن و ئەوەی یانە ئەوە بە ساختەکە بزانن ئەی حەلی ئەمە چیە حەلی ئەمە گەڕانەوەیە بۆ ئەم بیرکردنەوە دیکارتیە بۆ فعلەن گەڕانەوەیکی ڕاستەقینەیە بۆ فەلسەفە بۆ ئەوەی کە فەلسەفە لێیەوە فەلسەفەکاری لێیەوە دەکرێت چونکە فەلسەفە ڕێگە بەوە نادا فەلسەفە و بیرکردنەوەی فەلسەفی گەیشتنە بەوەی کە تۆ لە خۆتا ئەگەر گەورەترین بەرژەوەندیشت لە شتێکە هەبێ ڕازی نەبی بەوەی ئەو شتە وەک ئەوەی هەیە وانەبێت بۆ نمونە تۆ لە زانکۆیە کای پێت دەڵێن عالم لە فلانە بوارە بەڵام لەبەرەوەی بە پرۆسەیە کاتێ فەڕی و کۆمەڵە شەهادەت تێناوە بەما ناویان ناوی عالم تۆ ئەگەر بیر بە بیرکردنەوەیەکی فەلسەفی بیرکەیتەوە بزانی فعلەن تۆ ئەمە نیت ڕازی نیت بەما و ئەمە ڕەت دەکەیتەوە چونکە تۆ ناتەوێت ساختە بێت بەڵام ئەمانە ڕەبتن بە یەک دنیا بەرژەوەندیەوە کە بە بەرژەوەندیەکانمان ڕێگە نادەن ئێمە لە خۆماناوەکەوەی کە هین دەرکەوین دایمە پێویستمان بەوەی لە قاڵبێکا دەرکەوین کە ئەو قاڵبە خۆمانی و ئەم جۆرە لە بیرکردنەوە و گومانکردن ئەم گومانەی کە هێزی گومانکردنە لە ڕاستیە تەواو هێزێکی پێچەوانەی ئەم هێزە اعتقادیەیە کە شتە ساختەکان دروست دەکات ئەم هێزی گومانکردنە کاتێک کە دیکارت دەڵێ هەموو بۆچوونەکانت وێران دەکەم مەبەستی هەموو ئەو دنیا وەهمیەیە کە لەوە هەیە وێرانی دەکات لێرەوە ئێمە دەتوانین شتانێکی عملی لە بیرکردنەوەی فەلسەفا ببینین بەڵام بەبێ ئەوەی ئەو شتە عملیانە بکەینە ئامانج بۆ فەلسەفا لەبەرەوە ئامانجی فەلسەفە لە ڕاستیە
علاجی نفسی نییە بەڵام لە عینی کاتێ تۆ بە ڕێگەی بیرکردنەوە تێدەپەڕی فعلەن خۆی لە خۆیە کە دەتەوێت شتەکان وەگەوەی کە هەن بیان ناسی ئەو کاتە وێزە خەڵەتێنەرە قودرەتی خەڵەتانی تۆی نامێنێت بەڵام تۆ بۆ ئەوە نایکەی کە ڕزگارت بێت لەم هێزە خەڵەتێنەرە بەڵکو بۆ ئەوە دەکەی ئەوەی کە ڕاستە بیبینیت ئەم دووشتە فەرقی هەیە یعنی ئامانج لەوەی کە بگەین بەڕاستی ئەوە نییە کە لە خەڵەتاندن ڕزگارمان بێت ئامانجەکار خۆی ئامانجا بەهۆی ئەوەوە کە ئامانجمان ئەوەیە بگەین بەڕاستی خەڵەتانەکە هێزی خەڵەتێنەرەکە لەسەرمان هەڵدەگیرێت وەکو چۆن تۆ ڕۆشنایی بەخۆی ڕۆشنایی ینی ئامانجەکەی ڕۆشنکردنەوەی لابردنی تاریکی نییە بەڵام کە ڕۆشنایی هات تاریکی خۆی لە خۆیان چی دەبێت نامێنێت ئێمە ڕۆشنایی بۆ لابردنی تاریکی بەکاردێنین یعنی ئەوە ئامانجی ئێمەیە ئامانجی ڕۆشنایی خۆی لە خۆیان ئامانجی خۆی نییە عەقلیش ئامانجەکەی گەیشتنە بەوەی کە ئەوە وەک ئەوەی کە هەیە ئێمە بیبینین بیناسین هەستی پێ بکەین و هەر شتێکی تر